ئەمڕۆ قورئان برایە ڕجای مانگرتووان بۆی مانگرتنەکەیان بشکێن و کامێرای خاڵ بۆ خاڵیش گەیشتە گەرمیان. سڵاوتان لەبێت. 14 ڕۆژە مانیان لە خواردن گرتووە و لاواز و ماندوو لەسەر قەرەوێڵەکانیان ڕاکشاون. ئەمڕۆ جیاواز لە سەردانی کەرەکانی دیکە دایە حاجێکی دانیشتووی سلێمانی بە قورئانێکەوە چوە ژێر خێمەی مانگرتووان و قورئانەکەی بردە ڕجایان و وتی بیکەن بۆ خاتری ئەم قورئانە مانگرتنەکە بشکێنن. ئەمڕۆ 14 ڕۆژ بەسەر مانگرتنی 13 مامۆستا و فەرمانبەری سنووری سلێمانی تێدەپەڕێت و تەواو شەکەتی کردوون. هەر بۆیە ژنێکی بەتەمەن و بە جلبەرگێکی کوردی خانومانانە و بە دڵێکی پڕەوە چوە لایەن و قسەی بۆ مایکی 1964 کرد. دایە حاجێکە دەڵێت لەبەر کوڕکچەکانم لێرەنم و ئەم قورئانەم هێناوە و هەمومان مسلمانین بەرات و ڕەمەزان نزیکە و توخوا و تو ئەم قورئانە مانگرتن واز لێ بهێن و بیشکێنن. ئەو دایە حاجیە دنیا دیدەیە کە لە قسەکانیەوە پێدەچێت لە ڕابردوودا شەڕ و ئاژاوە تووشی ناڕەحەتێکی زۆری کرد بێت. وتی با خوێن نەڕژێت و پشبەستن بە قورئان وەڵامی داواکاریەکان دەدرێتەوە. بەڵێ ئێستا دیلان محەممەد پەیامنێرمان لە سلێمانیەوە لە ناوخێمەی مانگرتووەکان لەگەڵم دەبێت. دیلان سڵاوت لەبێت دۆخی مانگرتووان چۆنە و دوای سەردانی ئەودایە حاجێ بە قورئانەوە بۆ لایەن ئەوان هەڵوێستیان چی دەبێت؟ بەڵێ چاوان سەرلەبەیانی ئەمڕۆ دایە حاجیەک سەردانی خێمەی مانگرتوانی کرد لە بەردەمی ئۆفیسی نەتەوەیەکگرتوەکان لە شاری سلێمانی. دوو چیسەی بەدەستەوە، یەکیشیان قورئانێکی پیرۆزی تێدا بوو، ئەوەی دیکەیان پاکەتێ شیرینی تێدا بوو. ئەو هاتە لای مانگرتوەکان و پێیوتن کە سوێنتانەدەم بەم قورئانە مانگرتنەکەتان بشکێنن چونکە من نزیکەی 14 ڕۆژە بۆ ئێوە ئەگریم، دڵم تەنگە بۆتان نابی ئاوا لە خۆتان بکەن. سوێنیان بە قورئانەکە کە بۆی مانگرتنەکەیان بشکێنن، مانگرتوەکانیش دڵیان پڕ بوو بۆ ئەو داوایی دایە حاجەکە. بۆیە ئەوان بەڵێنیان بە دایە حاجەکەدا کە هەچ کاتێ مانگرتنەکەیان بشکێنن لە پێناوی ئەو قورئانەدایە کە ئەم هێناوێتی و سوێنی یاون پێی. بۆیە ئەوانوتیان لە ئێستادا ئێمە مانگرتنەکەمان ناشکێنین لەبەر ئەوەی داواکانمان جێبەجێ نەکراوە، بەڵام هەچ کاتێکیش داوا مانگرتنەکەمان بشکێنین ئەوە ئێمە لەسەر دەستی ئەم قورئانە داواکەمانە شکێنین. بەڵێ چاوان. دیلان هەر بەڕاست دۆخی سەرمای ناو خێمەکە چۆنە؟ ئەوان بەچی گەرمیانە بێتەوە؟ چاوان ئەوەی کە هەیە لێرە ئەم شوێنە ئەم خێمەیە دەکەوێتە بناری چیای گۆیژەوە، شوێنێکی زۆر ساردە، چەند پلەیەکی جیاوازە لە چاو ناوشاری سلێمانیدا. لە ناوشاری سلێمانیدا ئەگەر پلەی گەرمە 10 پلە بێت، لەم جێگایە 6 پلەیە. لە شەواندا ڕەشەبایەک هەڵدەکات کە بەفریش باریوە لە سەرشاخی گۆیژە. ئەمە دۆخی مانگرتوانی لێرە سەختتر کردووە، بەڵام لە ڕێگەی زۆپای غازیەوە چەند زۆپاکدانراوە لە ناو خێمەی مانگرتواندا گەرم دەکرێت ناو خێمەکە و هاوکات بەتانیش بەکار دەهێنن بۆ خۆ گەرمکردنەوە. بۆیە بە تا ڕادەیەک ناو خێمەکەی گەرمتر کردووە، بەڵام وەکو پێویست نییە لە بەری شوێنەکە زۆر ساردە، هەوایەکی زۆر ساردەگرێتەوە و بەفریش باریوە. ئەمە وای کردووە دۆخی مانگرتوان هەندێک جار وا دەکە کە هەندێک جار دۆخیان تێک دەچێت و ڕەوانەی نەخۆشخانە دەکرێن و یا لە کاتێکدا سەردانی دەرەوە دەکەن بۆ پیاسەکردنی لەبەرەوەی خاچیان سەردا بێت سەرمایەکی زۆر لیان دەدا. بۆیە تا بێت دۆخی مانگرتوان بەرەوخراپی دەچێت و ئەمڕۆ پێیان ناوەتە ڕۆژی 14هەمینەوە. بەڵێ چاوانەگەڕێمەوە لای تۆ. سوپاس بۆ دیلان محەممەد پەیامنێرمان لە سلێمانی کە لەگەڵمان بوو. پێناچێت شوێنێک گیان ڕێگایەک بمێنێت کە کامێرای خاڵ بۆ خاڵی بۆ دانەنێن. ئەمجارە گەرمیان لی دەربازی نابێت و ڕێگاکانی ئەوێش بە کامێرا دەتەنرێت. لەسەر دوو شەقامی سنووری ئیداری گەرمیان کامێرای خاڵ بۆ خاڵ دادەنرێت. هاتوچەی گەرمیانیش دەڵێت کۆمپانیەکان هاتوون و شوێنی کامێرەکانیان دیاری کردووە. ئەو دوو شەقاماش ڕێگای کەلار بۆ کفری و ڕێگای گردەگۆزینەیە. لە ترافیکلایەتی قەڵای شێروانە تا فلکەی گردەگۆزینە لە ڕێگای کفری 18 کامێرا دادەنرێت و ئیتر ئەوە نامێنێت بە دڵی خۆ و لە جوستایی دەخۆشەکە لێ بخڕیت. سامان عەلی وتەبێژی هاتوچۆی گەرمیان بە 1964 وت لە چەند ڕۆژی ڕابردوو تیمێک لە هاتوچۆی سلێمانی و ئەو کۆمپانیایی کامێرای خاڵ بۆ خاڵ دادەنێن هاتن و سەردانی شەقامی کەلار کفری و ڕێگەی گردەگۆزینەیان کردو بۆ دانانی کامێرەکان. کوردوتەنی بەڵایەک ڕووی کردووەتە فڵان یا خواڕوو نەکا لە کەس. جا ئەمە بۆ ئێستای دیوانی پارێزگای هەڵەبجە دروستە و بیکەی بەوەی کێشەیەک ڕووی تێکردوون یا خواڕوو نەکا لە کەس. بەهۆی خانەنشینی پارێزگار و جێگرەکەی نەمامەڵەی هاوڕاتیان بەڕێدەکرێت، نەموچەی فەرمانبەرەکانیش دابەش دەکرێت و نە ئۆتۆمبیلیش هاتوچۆیان پێدەکات.
ماوەی 20 ڕۆژە بەهۆی خانەنشینبوونی پارێزگاری هەڵەبجە و جێگرەکەی هیچ جۆرە مامەڵەیەکی هاوڵاتیان ڕایی نەکراوە چونکە هەموو مامەڵەیەک پێویستی بە واژووی پارێزگار یاخود جێگرەکەیەتی و ئەوانیش خانەنشین بوون. فەرمانبەرانی دیوانی پارێزگاش تا ئێستا موچەیان وەرنەگرتووە. ئەردەڵان سەلاح فەرمانبەر لە دیوانی پارێزگا بە 964 وت هێشتا موچەی ئەم مانگەیان وەرنەگرتووە چونکە هیچ کەسێک نییە واژۆ لەسەر پێدانی موچەکەیان بکات و لیستی موچەی مانگی دووش ڕەوانەی گەنجینە نەکراوە بەهۆی ئەوەی کەس نەبووە واژووی لەسەر لیستەکە بکات. لە وڵاتانی دنیا جار هەیە کەسێک بەختی خۆی تاقی دەکاتەوە و یان نسیبێک دەکڕێت و سەدان هەزار دۆلاری بۆ دەردەچێت بەڵام لێرە ڕێک بە پێچەوانەوەیە. ئەوە تا منداڵێک لە هەولێر بە 250 دینار بەختی خۆی لە پێیان نسیبێکدا تاقی دەکاتەوە و سوراوێکی بۆ دەردەچێت و دوای ئەوەی لێوەکانی پێسوور دەکات تووشی هەستیاری دەبێت و دەموچاوی داوسێت لەسەر ئەو یانسیبە کە ناوی ماهرە و وێنەی تۆموجێری لەسەرە و هیچ بەروارێکی دەرچوون و بەسەرچوونی لەسەر نییە. لێرەوە 964 ئیشی خۆی کردو تیمەکانی تەندروستی و چاودێری بازرگانی ئاگادار کردەوە و ئەوانیش ئەمڕۆ چوونە بازاڕی شێخەڵای هەولێر و دەستیان بەسەرداگرت و دوکانەکەشیان داخست. بەڵێ بەڕێزان سەرشتان بۆ هەواڵێکی تر ڕاکێشم لە ماڵپەڕی 964 ئەویش ئەوەیە کە وەک دەزانین چەند ڕۆژ 4 ڕۆژ لەمەوە پێش بەفرێکی زۆر لە ناوچەکانی کوردستان باری بوو. یەکێک لەو شوێنانە مەرزی کێلێ بوو کە بەهۆیەوە هاتوچۆکردن لە مەرزی کێلێ وەستا بوو. عەباس عەزیز بەڕێوەری گومرگی ڕاپەڕی قسەی بۆ 964 کردو ئەڵێت لە سبەینەوە هاتوچۆکردن لە مەرزی کێلێ ئاساییە بێتەوە بەڵام ئەو 4 ڕۆژەی کە مەرزی کێلێ هاتوچۆی گەشتیاری و بازرگانی تیایە وەستا بوو 2 ڕۆژیان بەهۆی بەفربارینەوە بوو و 2 ڕۆژیشیان بەهۆی ئەوە بۆ کە لە ئێران پشوو بووە بەڵام سبەینێ هاتوچۆکردن ئاساییە بێتەوە و ئەڵێت ئەم ڕاگررتنی هاتوچۆیە داهاتی مەرزەکەی بە تەواوەتی سفر کردوێتەوە بەڵام ئەو دڵنیایی دەدات کە لە ڕووی ئەم دیەوە بە تەواوەتی بەفرەکە پاک کراوەتەوە و هاتوچۆکردن تێیدا ئاساییە و سبەینە دەتوانرێت ئاڵوگۆڕی بازرگانی و گەشتیاری لە مەرزی کێلێ بکرێت. هەواڵەکانم پێشکەشکردن هەر شاد بن.